دکتۆر هەر بەجددی هەندێک لە خەڵک ئەڵێن بێحیزبی وەکو بێژنی وایە، هەندێکی تریش ئەڵێن بەڕاستی حیزب وەکو دوکانی سیاسی وایە، بەڕاستی حیزبی ئێستا مەبەسمە ئای بەڕاستی کامیانە لە بەبۆچووری تۆ؟ من شتێکی سەیری پێ بڵم، من خۆم کتێبێکمە لەسەر حیزبی سیاسی، پارتی سیاسی و ڕایگشتی کتێبێکمە دەستگای بیرۆشیاریەکی نیشتیمانی کوردستان بۆیان تەبع کردم و کاتە لە زانکۆ مامۆستا بوو. باشە 250 لاپەڕێسە بەرگی دووەمیان نووسم کە نزیکی 400 لاپەڕەیە. من بە هیچ شێوێ دژی حیزب نیم، بەس دژی ئەم جۆرە لە نەمەتی کاری حیزبیم لە کوردستانە. من کەسێکی سەر بەخۆم، هەموو کەسیش ئەزانێ وازەحە، بەڵام پەیوەندیم لەگەڵ هەموو حیزبەکانە باش، لەگەڵ برادرم زۆر برادێکی زۆرم هەیە لە ناویەتی برادێکی زۆرم هەیە ناو پارتی لە ناو گۆڕان و حتا لە سەرکردەکانیشیان بەردەوام قساکەین و هەر کاتێکی کە قسێکی توند بکەم ئەژزانن ئەوان دڵنیان کەم لە دڵسۆزیمەوە بۆ خەڵک و لە دڵسۆزیشمەوە بۆ حکوومەتی هەرێم بۆ خەڵکی کوردستان، بەڵام بەڕاستی ئەم جۆرەم لە حکومڕانیە بەدڵنیەم جۆرە لە حیزباتی بەدڵنیە بۆی قسەی خۆم بەجددی و بەڕاستی ئەەکەم. جارێکیان برادێکم هەیە تەلەفۆنیان بۆ کردبوو تویان ڕێبوار زۆر تند قسە لەسەر ئێماکەوە ئەوش پێویست بوون توی آخر خۆ زۆر کە زەیە وەکو ئەو تند قساکە بۆ ئیلا ئێوە لە وتی آخر بەخوازین ئەو بەڕاستی بۆ من ئەوە ینی زۆر خۆشە، بۆیە من حیزبم نییە و هیچیش حیزباتی هیچ عیب نییە بۆ زانیاریەوەی بەڕێزانی، بەڵام ئەم جۆرە لە حیزباتی کە لە کوردستان ئاگری ئێستاوە تا بینی خەڵک هەر تااقەتی حیزبایەتی چووە حتا خۆشی لە حیزب نایە. منیش ناچمە شتێکەوە کە خەڵک لی خۆشی لێ نیە ئیسا ئایستە وایە نازانم 10 ساڵی ترچێ بێ نازانم وایە ئەمەوەکو بازرگانی بەکارێنرێ سەحیح یعنی بەشێک لە حیزبایەتی بەڵە تیجارەتەوە بازرگانی خۆنەکە لێرە لە زۆرێک لە وڵاتانی تریش، بەڵام من مشکلەکەی من ئەوەیە لەگەڵ حیزبایەتیە کە خەڵک پێی قبوڵ نییە ئەم جۆرە لە حیزبایەتی. منیش خۆم ئەتوانم بڵێم ینی پێشتریش کە 14 ساڵ مامۆستا بووم لەگەڵ خەڵکا بووم لە بەرەی خەڵک بۆ مێستەشە خۆم بە بەرەی خەڵکە زانم ئیتر خەڵکی دە چۆن تەفسیرەکە و کەیف خۆیەتی، بەس من کادری هیچ حیزبێکی سیاسی نیم. باش وەڵاوە دواتر تۆزە بەوردی ئەچمە سەرەوە بەس مەبەسمە بزانم هەندێک خەڵک ئێستا پێیان وایە هەر بەڕاستی حیزبەکان پارەیان هەیە بەڵام حکوومەت پارەی نییە، یعنی بۆ ئەبێ حیزبەکان کە لە حکوومەتان بەشێکیان پارەیان هەبێت و بەشێکی تریان یعنی حکوومەت خۆی پارەی نەبێ، حکوومەت دەڵێ من ئیفلاسم بەڵام حیزبەکان کە خۆیان حکوومەت بەڕێوە ئەبن پارەیان هەیە. من پێشماوەیەکەم ڕێیم هەبوو کە لە کوردستان هەندێک حیزب لە حکوومەت دەوڵەمەندترن، بەڵام ئێستا بۆم دەرکەوتووە ورترە شتەکە ئەویشەوەیە شەخص هەیە لە حکوومەت دەوڵەمەندترە کەسایەتی ناو حیزبەکە. من بەڕاستی دڵم ئەسووتێ بۆ کادرانی هەموو حیزبەکان بە حیزبەکانی دەسەڵاتیشەوە کە دوێنێ لە بەسەرن لە یەکی لە خۆ پیشاندانەکان هەندێکیانم بینیڵێ ئێمەش 5 مانگە مەعاشمان نەگرتو، حتا ڕاگەیان دەرکاری حیزبی ئەڵێ چەند مانگێکە مەعاشمان نەگرتو. باش خۆم ئینسان ئەمە بەڕاستی بەشەرە، بەڵام کەواتە دەرکە و پارەی حیزب نییە بڵێ مە حیزب کاتە بێوانە هەمووی بێ کێشەی موچە و ژیانیان نەبێ نەخێت دەرکەوتووە پارەیە وڵاتە لای چەند کەسێک نەک لای چەند حیزبێک بێ لە حیزب چووکتر بۆتەوە بۆ چوتە لای چەند شخصێک، بۆیە بەڕاستی شخص لە وڵاتە جاری وایە لە حکوومەت و لە دەوڵەت گەورەتر.